شاری قەڵادزێ باوەشی بۆ شەهیدێکی تری نیشتمان کردەوە و پێشمەرگەیەکی تری قارەمان لە دواسنووری کوردستان گیانی بە نیشتیمانەکەی بەخشی و لە ڕێڕسمێکی تایبەتیشدا تەرمی شەهید ئیسماعیل حەما عومەر بامەدەموی لێپرساوانی حیزبی و حکومی و کەسوکار و هاوڕێ و هاوسەنگەرانی لە شاری قەڵادزێ و لە گۆڕستانی شەهیدان بە خاک سپێردرا. ئێمە زۆر شانازی بە شەهیدەکەمانەکەم کە باوکمە ئەمڕۆ لە جەلەولا بینی جەلەولا و قەرەتەپە شەهید بوو. زۆر سوپاسی ئەو خەڵکەش دەکەم، بەڕاستی زۆر ئەرکیان کێشە لێرەوە تا جەلەولا، زۆر سوپاسیان دەکەم. من زۆر شانازی بە بابمەوە دەکەم لەبەرەوەی لە ڕێگایەکی زۆر ڕاست سەری بڵێن شەهید بوو، زۆر بەسەر بەرزانە. دەڤەری پشدەروەکەمیشە لانەی شۆڕش و کوردایەتی بوو بە درژایی مێژوش ئەم دەڤەرە هەزاران شەهیدی بەخشیوە بە نیشتیمان و لە سەرەتای جەنگی داعشکشەوە شاری قەڵادزێ 52 شەهیدی بەخشیوە بە نیشتیمان و لە ئێستاشدا بە هەزاران پێشمەرگەی تری ئەم دەڤەرە لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگارین لە خاکی پیرۆزی کوردستان. ئەمڕۆ لە هەم ڕۆژە گرنگتر و پێویسترە کە بەڕاستی بتوانین خوێنی ئەم شەهیدانەمان بە فێڕۆ نەچێ و ببینە پاراستنی خوێنی شەهیدەکانمان، یەکرزی نیشتیمانی و یەکرزی میلەتەکەمان و یەکرزی هاونیشتمانیانمان و ئەوانە لەم قۆناغی ئەمدا لە هەم کاتێک گرنگترە. بۆیە پێویستە هەموو لایەکمان و هێزە سیاسەکان ئەمڕۆ ئەوەی کە بەلایەنەوە گرنگ بێ یەکرزی نیشتیمانی و یەکرزی لایەنە سیاسەکان بۆ بە تەبایی و پێکەوەژیان و بتوانین هەمومان بێکەوە بە یەک دەنگ بتوانین بەدیهێنانی خوێنی ئەم شەهیدانەمان کە لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی میلەتەکەمان دەخوان بەخت کردووە. شەهیدی قارەمان کاک ئیسماعیل حەما عومەر لە بەرەبەیاندا بە هۆی عەبوویەکەوە کە تیرۆریستانی داعشدایان نابوو لە سنووری واجبەکەمان لە بینی گوندی جومەیلە و تۆیەلات لە ناوچەی حەمرین گیانی پاچی سپارد بە خاچی کوردستان و ئێمە هەر لێرە لە سەرگۆڕی کاک ئیسماعیل بەڵێن دەدەین هەم بە شەهید ئیسماعیلی نەمر و بە خەڵکی کوردستان و بە خەڵکی پشدەر کە بەردەوام بین و ڕێبازەکەی شەهید ئیسماعیل بەرنادەین و پێشمەرگەکان سەنگەرەکان قایمتر و پتەوتر دەکەن و دڵنیاین ئەوە دوانەفەس و دواهەناسەی داعشیشە. دیارە ئەمڕۆ ئەمە لە گۆڕستانی شەهیدانی قەڵادزێ پێشوازیمان کرد لە جەنازەی شەهیدی تێکۆشەر و قارەمان کاک ئیسماعیل کە ئەمڕۆ لە برەوەکانی جەنگ لە سەنگەری بەرگریدا بەهۆی تەقینەوەی بۆمبێکی تیرۆریستانی داعشەوە شەهید بوو. دیارە ئەو سنوورێکی قوربانیدان و ناو شاری قەڵادزێ دووروبەری شەهیدێکی زۆری داوە. تا ئێستا لە ناو شاری قەڵادزێ ئەوانە 52 شەهیدی تێکۆشەری قارەمانمان هەبوو کە لە سەرەتای سەرەڵدانی شەڕی تیرۆریستانی داعش شەهید بووە. لە هەموو سنوورەکاندا لە هەموو سنگەرەکانی بەرگریدا خەڵکی ئەو سنوورە ینی لە پێشەوەی سنگەری قوربانیدان و تێکۆشان بوو لە هەر شوێنێکی ئەو کوردستانە کە پێویستیان بە ڕۆڵەکان چوونە پێشەوەی ئەوەی و بەو ڕەحیەتە شۆڕژێر و قارەمانێت بۆ پاراستن لە خەڵکی کوردستان و خاچی کوردستان گیانی خۆیان بەخش کردووە. شەهید ئیسماعیل حەما عومەر لە ساڵی 1966 لەدایک بوو و لە سەرەتای ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 1991 شەوە چەکی بەرگری کردوتە شانی و لە ژیانی پێشمەرگایەتیشیدا شەهید ئیسماعیل چەندین ئەرکی پێسپێدراوە و وەک پێشمەرگەیەکی قارەمان سەرکەوتوانە ئەرکەکانی جێبەجێ کردووە و لە سەرەتاکانی جەنگی داعشیشەوە وەک پێشمەرگەیەکی قارەمان لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری بۆ لە خاکی کوردستان و دوجاریش لە ڕۆژی 2 ئاب لە سنووری حەمرین گەیشت بە کاروانی نەمران. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان قەڵادزێ.